کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان سەرقاڵی پێکێنانی بەرەیەکی ڕزگاری نیشتیمانین بۆ دەرباسکردنی خەڵک و خاکی هەرێمی کوردستان لەو نەهامەتیەی دەستە بژێرێکی سیاسی بە بڕیارێکی شەخسی و حزبی و لە پێنا و بەرژەوەندی حزبی و شەخسی بەسەرگەلی کوردیان هێنا. هەموو عالەم و دیڕفراندۆ مەکە کردی و ئەوە شەقەکەی خۆین وەچی ڕاکەین لە شەرەفمان ڕاکەین کەسێک نییە شارەکە بپارێزیە هاوارمان کرد وتمان ئەمە ڕاست نییە ئەکرێ ئەمە ڕاست نییە ئەکرێەوە حاڵەکەی کە بوو بە ڕاستی هەمووی ڕای کرد دەرەنجامی ڕفراندۆم بوو ئەمە ئەی چییە؟ ئەم دەستە بژێرە بەناو سیاسیە کە فڕۆکەخانە و سنووری نێودەوڵەتی و داهاتەکانیان لەژێردەست بوو ئەمانەی کە ماوەی 3 ساڵە ڕۆژانە زیاتر لە 600,000 بەرمیل نەوتیان هەناردە دەکرد و داهاتەکەیان بەسەر خۆیاندا دابەش دەکرد و دەیان خستە گیرفانیانەوە. ئەم دەستە بژێرە کە بەوانش گیرفانیان پڕ نەبوو دەستیان بۆ قوتی خەڵک برد و موچەیان کردە ڕوبع موچە و هێشتا لە چارەنووسی دەسەڵاتی شکست خواردویان بەخەبەر نەهاتبوون تا بە بڕیارێکی شەخسی و نەزانانە بە بیانووی ڕیفراندۆم و سربەخۆیی جارێکی تر ماڵوێرانیان بەخشیە گەلی کورد. ئەو بڕیارە شەخسیەی دۆست و دوژمن بە بڕیارێکی هەڵە و سەر شێتانە وەسفیان دەکرد. ئەگەر سەری نەگرت کۆکی ئەوانەی کە لە ئێستەوە ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوەنین و خەتەرە و وا دەبیتن و سنوور دەگیرێ و لە برسۆن دەمرین ئێمە وەختە ڕێگۆ کرەوەیە سنوورەکۆن بکەنەوە ئەمە بەغدەوە ئەمە ڕێگەی هەموو ئەوە بڵێن ئەم کۆبرە شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو ئەو وەختە من حۆزرم بوو ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و بۆ خەڵکی تریش بۆ خۆی ئیدارای خۆی بکات. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان دەیانەوێت ئەوەی ئەوان تێکیان داوە چاکی بکەنەوە بە نەخشە ڕێگەیەک بەرەیەکی ڕزگاری نیشتیمانی بەرفراوان پێک بێن و دەموچاوی نوێ نیشانی بەغدا و وڵاتانی ئیقلیمی و ئەمریکا و ئەوروپا بدەن و ئاهێک بەبەری خەڵکی بەشمەینەت بهێننەوە. کۆبنەوەکانمان لە سۆنگەی پرۆشیمانەوە بۆ بارودۆخەی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە دەرەنجامی سیاسەتی ئەندازیارانی ڕیفراندۆمە سەقەتەکە کە نیوەی خاکی کوردستانی لەدەستداین کە زیاد لە 100 شەهیدی بۆ خانەوادەکان گەڕانەوە بە هەموو لایەکە جوڵەی خۆمان دەست پێ دەکەین بە ڕووی عێراق و بە ڕووی دەرەوە ئێران تورکیا و ئەمریکا و یەکێتی ئەوروپا و لە ناو خۆش لە پەیوەندیداین حەقەتەن لەگەڵ هەم یەکێتی و هەم پارتی چونکە دەمانەوێت دۆخی هەرێمی کوردستان لای بزوتنەوەی گۆڕان و لای کۆمەڵی ئیسلامی کوردستان نامان قبول نییە وەکو پێش شانزەی دەبێ دیارە هەردوو لامان و لەگەڵ پێکاتەی تریشە قوارەی تریشە لە گفتوگۆداین کە حکوومەتێک بێ حکوومەتی ڕزگاری نیشتیمانی کە هەموو لایەنەکانیش بگرێتەوە بەڵام ببێتە جێی ئومێدی خەڵکی کوردستان و سێ ئەرکی سەرەکی هەبێ چاکردنی ئەم دۆخە بە تایبەت بژێوی خەڵکی کوردستان ئیدارەکردنی گفتوگۆیەکی جیاواز لە جاران جیاواز لەوانەی کە دەچوون بۆ مەبەستی خۆیان بۆ منسەبی خۆیان بۆ مەسلحەتی خۆیان گفتوگۆیان لەگەڵ بەغدا دەکرد و ئیدارەی گفتوگۆیەکی سەرکەوتوو لەگەڵ بەغدا بکەن لە سەر ضەو و ڕووناکی دەستوری عێراق و هەروەها ئامادەسازی بکە بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگرد بە چاودێری بکرێ لە ڕێی عێراقەوە کە داوا بکرێنەوە گرتوەکانیش چاودێری بکە. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ماوەی چەند ساڵێکە لە ترسی ئەمڕۆ هاوار لەو دەسەڵاتە دەکەن و کەس گوێی لێ نەگرتن. ئێستا ئەرکی سەرشانیان لە هاوار و ناڕزایی و دەرکردنی بەیاننامە قورسترە لە هەمووشی زیاتر پێویستیان بە پشتیوانی هاوڵاتیان و پشتیوانی دەرەکی هەیە کە دەیانەوێت بەدەستی بێنن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.